دەم باش تەماشەوانێنە جارجاردن بۆ بەرنامە خۆ بەرنامەیەکی خەڵی گەلێک بخێر بێن تاوێرەمە ئیرۆژی بناو نیشانێن گوتار بێژێن ئولی و ئاراستەکردنا کارکردنەوان بێگومان دێر زەماندا هەیانها کورد وەکو پڕانی مسلمان و سنە مەزهبژێکی زەڵامێ بەڕێزێ ئاینی گەلێک رێز ناوە جیڤاکیدا هەیە ji ber ku ew هەلگirê peyameke gelek pîroz e mezintirîn menhecê şerعî û peyama Xwedayê li berdestîwî ew jî Qur'ana pîroz e û milletê Kurd jî wekû milleteke bi piranî Musilman gelek guhdariya zelamê ayînî û guterbêj û îmam û xetîbê mizgeftan dike. Dibînî hemû cumeyekê li Herêma Kurdistanê bi pêtir milyonekî kes qesta mizgeftan dikin. Ev jî hemû texuçînên civakî li hemû temenan pêk dîn û hemû arasteyên fikrî û siyasî û xîbrata pêk tên diçine mizgeftê li hember mala ji ber ku helgirê peyamekî gelek pîroz e guhdariyayî zor bi cidî dikin ku bêguman jî mala tinê kesek ku zortirîn şans heye di nava vî civakî de ku ev hemû xelke bi cidî guhdariyayî dike her axivneka ew dibêje bi axivnekê pîroz bi axivnekê cidî werdikire ku fi'len tiviyat bihête praktîzekirin. Di vê navberê de pêwîst e madem ev şansê hosaya mezin ev peyama hosaya pîroz di ber destê zelamê berêzê ayînî de heye pêwîst e zelamên ayînî piyawanî ayînî guterbêjên mizgeftan li hember vî xelkî li hember pirsên nîştîmanî û netewî li hember bi rastî û durustî gihandina peyama Xweda Qur'ana pîroz bû vî milletê bi piranî Musilman çi rolek hebe. Di niha de li Kurdistanê gelek caran dihêta guhdarîkirin ku hindek ji malan ku pêwîst rolê xwe nabînin. Bi taybetî hindek caran jî tête guhdarîkirin ku hindek mala bi arasteyên siyasiyên cuda cuda têne velivandin. Di demekê de ku ev arasteyên siyasiyên cuda cuda herêkî arasteya karkirin û berjewendiya xwe ya desalatê heye. Lê mala berjewendiya ya herî giring tewciyekirina vî mujtemecî arastekirina vî mujtemecî bû karê çakiya û yektir qebûlkirdinê ye. Belê goterbêjanî ayînî û arastê karkirdiniyan em e nav nîşanî tewerî emrûyî bernameyê êwe bernameyê mayîkê xelkê çawarê serincekanî êweyn. Yêkem peywendîşman Hesên li Hewlêr e. Belê kake êvaretan baş. Baştir kake Hesên. Çûnî qurban başî. Zor spas. Yani tewereketan derbarê ew ye. Belê. Ragiyandinî ulemayên ayînî waniye li mizgevetekan waye. Belê. Wallahi ulemayên ayînî rêz û hurmet mane wana خەڵکێکی بەڕێژن ئەوانە کۆمەڵێتنی تیڤی بەکارنێنن لە مزگەوتەکانە کە خەڵک تووشی هەڵە بێت چونکە ئەوانە گەر لە مزگەوتەکانە قسە بکەن لە میبەرەکانەوە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک خەڵک کۆمەڵێ بەڕاستی خەڵک بە قسەیان دەکات هەستێکە کۆمەڵێتنی تیژی بەکار بێنن ئێمە وڵاتێکین ئەی لە هەشتاکانیا پێش هێشتاکانە تاوەکو 2003 تاکو 91 يعني او خلقي بو او ندل قرم نبو ككومري شد بكات يقم لعلماني عيني بريش جارو بارو جميعنا كده صار بعض والله اخويا مامي حكومتي كرديه كومالا سيدي ما بعزين كاك بخيني هزارها شهيدو انفال وكيميائي بارانا وضياتة الديوانية نمين بعض علماء عيني كقصدكني على بعض الشوينك شن ما مصايكي بريض عيني يعني بلاقي كومال حيز هذا تعشي ولما يعني بالراس قوان الثوانية لا ده كومال يشتك يعني مريض حرمت معني وانا قد نتيجيك يزبي الله تعالى ولما يعني ريض حرمتي يعني لو الله تكيما ابي انا دايما ابي اقرب كوجينا ابي استخرارنا كان قسمنا كان خلق والي بكن همونا تويا كمو عيني بيك ولا سرمي تفهمني شيء قفتو قوبك او بيكو إصلاحات بكن بله كاي حسين وانا بتلوتيفي كان بله شاري كم يا بريشان هكر بكرتي كاكا بله والله من يكش ملاو زور شيء بوكن على بريزكي وريز حرمت ما يبطان سباس يعني خلطك هيا لو وات اسلامي عربي كان قاچاخه ما هو البركان أيش كأجنز مدينة لكن علاقات أنا راسته وخو هجومك هتصير حكومتي هريم يا بربرسان يعني الضرعي براسي وشتي جواني أقول لك إيه
ئەگەر ئەو برادەرەکە ئیسلامەکە جیاد دەکات بەڵێ کاک حسێن سەرنجی تۆ گەیشت ماڵا کرێکارە لە وڵاتی نەرویجە چەندین جار دادگای نەرویج دادگای کردووە بەڵام ئەم کابرا بەری دەرچووە ئەم کابرا ئەویش مەژەیەکی سیاسی هەیە کابرایکە خاوەن معلوماتە ئەویش لەسەر کوی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە شەکو کەناڵێکی سەربەخۆی کوردیەیەکە هیچ ئاراستەی و هیچ عاتفیەتێکی سیاسی و هیچ ئاراستەیەکی دیاریکرامان نییە هەر دەنگ و هەر ڕەنگ و هەر کەسێک بێت قسە بکە لەسەر هەر پرسێکە بێ دەرگای ئێمە کراوەیە بۆی ئێمە کێشەمان لەگەل هیچ کەسێک نییە بەڵێ سوپاس بۆ پەیوەندی کەشت مەریوان لە چمچماڵەوە کاک مەریوان کاک مەریوان ئەکەرجێ لە دەنگی من بێ یارە لەسەر خەت نییە ئاڵێ لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش هەموو کاتێکی تاالێخان فەرموو زۆر سپاس بەداخەوە بۆ هەندێک مامۆستایانی ئاینی شوێنی مزگەوتیان کردووە بە باسێکی سیاست بەڕاستی پێویست ناکەم مامۆستایانی ئاینی بۆ شێوەیەی کە خۆیان لە منبەرەکانەوە قسە ئەکەن پێویست ناکە بۆ شێوەیە قسە بکەم بۆیە من داواکارم کە لە کاتی نوێژی هەینیە کە خوتبە ئەیەن پێویستە ئەو شتانەی کە گرنگە بەلای خۆیانەوە کە ژیانی پێغەمبەران و ئەو شتانی کە پێویستە باس کرێت لەو منبەرەکەی خۆیانەوە باسی بکەن نەک کۆمەڵێک گێرە شێوێنی و باوەڕیشم وایە ئەو کەسانی کە ئەچن بۆ نوێژکردن لە ڕۆژانی جومعەیە هەمووی بۆ شەڕ و ئاژاوە ئەچێ ئەگینا پێویست ناکە مەلایەک تۆ وەکو مامۆسایەکی ئاینی پێویستە ئەو شتێکە لەسەرتە بیگەێنی بە جەماوەرەکە و ئایا شتێکی پێویستە هەموو مەلایەکیش کە شتێکی باشە بوترێت نەک خانی گەنج با بۆ ئەوەی کە جۆرەها کاری ناشرین و نەشیا و ئەنجامێن بۆیە من هیوادارم لەو کەسانی کە لە ڕۆژانی جومعەیان نوێژ ئەنجامەگەێنن بەگوێ ئەو مامۆسایانە نەکەن و زۆر سپاس سپاس محمود لە شاری سلێمانی کاک محمودم کاتەوە باش کاک محمود بەداخەوە گە پەیوەندێکی پچرا بینەرە بەرزەکان وەکو وتمان پیاوانی بەڕێزی ئاینی ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لە ناو کۆمەلگای کوردستانیدا بەتایبەتی لە دەرزەمانە وەکو گەلی کورد و مەلەتێکی بە زۆری نە موسڵمانی سونە مەزهب ڕۆلی زەڵامانی پیاوانی بەڕێزی ئاینی ڕۆڵێکی زۆر کاریگەرە لە کوردستانە کە ببینی لە ڕۆژانی جمعە بە سەدان هزار خەڵک ڕۆڵ لە مزگەوتەکانە کە بە هەموو ئاراستە و ئەفکارە جیاجیەکان بە هەموو خیبراتەکانەوە جێ لە مەڵاگرێک جێ لە پیاوی بەڕێزی ئاینیگرێت لە بەرەوەمە هەڵگیری پەیامێکی پیرۆزە پەیامێکە لە هەموو پەیامەکانی تر ئەمە ئاراستە سیاسی دیاریکراوەکانی تر پیرۆزترە بۆەوەی تەویە خەل بکە لەم چارچوەیەدا پێویستە پیاوانی بەڕێزی ئاینیش چ ڕۆڵێکیان هەبێ مادەم ئەو شانسەکەی گەورەترین شانسیان هەیە بۆ ئەو خەڵکی هەمووی میزاقەتیانە لە لای خەڵک ئەو خەڵک هەمووی لە دەوروبەری کوا بێتەوە دایکی شەهید گەرمیان لە گەلمانە ئەم کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس من وەک دایکی شەهید گەرمیان ئەمەوێت لەسەر تەوەرێک قسە بکەم بەڵام ڕەنگە پەیوەندی بە تەوەرەکەی ئێوە نەبێت ئاساییە فەرموو سەبارەت بە وتەکانی بەڕێز مامۆستا لە کرێکار یعنی دەستخۆشی لە یەکەم تەمەنامە کرد هەچی سەرکردەی پارتی وێچێتی هەیە بە ساقەی یەک دقەیەشی وایە ببوورە دایکی گەرمیان ببوورە ئەگەر ئەتوانی سەرنجی خۆ بگەینی بەڵام بەبێ تەشیکردنی هیچ ناوێت تکایە لەبەرەوە ڕێزمان بۆ هەموو سەرکردەکان هەیە هیوادارم چەندێک خۆڵ بەسەر قبری گەرمیانەوەی ئەو نەتەمەنی مامۆستا مەلا کرێکار درێژ بێ و هیچی ترم نییە و زۆر سپاس بۆ جەناویشت سپاس عوسمان لە هەڵەبجەوە لە گەلمانە خۆشیان بەرنامەتان دەکەم زۆر سپاس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکی بۆی باشە جێمان لێت بەڕێزان وڵا لەسەر مەسەلەی هەرە و شتێکە کاڵێ باسی ئەوەیە کرد ئەڵێ مامۆستاکان باسی ئەوانن نەکەن باسی شەکۆنەکان بکەن ئەی باشە باشم ڕێی کۆمەڵایەتی بۆ نەکەن کە لەشفرۆشی و بازدەشت دێ باسی ئەوانە بۆ نەکرێت بۆ مەلاکەنتیان ناڕەحەتە قسە بکایە کە حسێن باسی ئەوەی هەولێ ئەڵێ وڵا مامۆستاکان حاڵ حسابێ ئەوانە ئەمان حکومی ئەمان بۆ بە تاگڕەوی هیچ کەسی نییە کە بتان قسە بکە ئەگەر لە منبەرەکەەوە نەبێ خۆ لە چەندها کەناڵ و دەستگای ڕابردووڕاگەاندنیان سوتان کەس نییە بتوانێت قسەیەک بکە شەیتەویش دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس عەبدولڕەزاق لە باژارێ دووکە دیگەلمەیە کاک عەبدولڕەزاق دەم باش لا بۆستر
کرم که رول پیا زلمن اولی گوتار بیجان چاده هل سنگیم تایبتی افراشان ها لدوی که و تایبت ترجی که مزگفت صلاح الدین ایوبی هات که رجبه گلو هین لدوی که شاود نرخینن الله يكمل احساس من ماشي بيزن لكن مالا رشيد سيجي şimdi katında tüyce peyda geldi hoç mukabil yani معايز بيتكيت كان يا والله يعني هناك استركش المجرين متى سبورتنا بالبلا بس يعني بيتشتي مالا رشيد كان يعني تسكت تندوتيجا قيدات او دهت برچا فکتود بینی دنابا مزگفت داخلك خلك دخواز جاردن مالا رشید وگره مزگفت خلك اوی که دخواز جاردن والله انا خلق نبو ابي عندك شيء جابون عندك شيء اكو قلت احسن بادي قلتي ده سنده قد جابوا اظن شعبو بله كريبو يا ده كريبو بله بروال سروچاوا کاک بروام کاتو باش همو کاتێک کەس باش برای بەڕێز زۆر سپاس کاک بڕۆ ئەوەی تو بینی لەسەر شاشە ئەمە دیمەنێکە لە شاری دۆیەکی لە بەردەمێکی لە مزگەوتەکان مزگەوتی سەلاح الدین ئەیوبی کە ئەمە دوو جمعەیە لەو مزگەوتە بەهۆی لادانی مەڵا ڕەشید سیگێری وتار بێژی ئەم مزگەوتە خەڵک نوێشی بەشێک لە نوێشکەرانی ئەم مزگەوتە احتیجاجیان کردووە کە پێویستە مەڵا ڕەشید بۆ گوتاربێژی مزگەوتەکە بگەڕێتەوە دوێنێش کە بە بەشداری هێزێکی فراوانی ئەمنی مەڵا ئەحسانڕێکانی ویستی گوتاری ئەینی بخوێنێ بەڵام خەڵێکی بەشێک لە نوێشکەران نەیان هێش وتارەکە بخوێنێ ئەم احتیجاجە ئەم حساسیەتە لە ناو مزگەوتەکانە تۆ چۆن لێکە دەیتەوە وەڵای برای بەڕێز سەرنج و بۆ چوونی خۆم بەو شێوەیە ئەگەر مەلا ڕەشید بی و هەر مەلایەکی تربی وتار ئەرێ ناوی هیچ شخصێک و لایەنێک و حیزبی نارێ کە خەڵک یان دەسەڵات پێی ناخۆش بی ئەو مزگەوتەش شوێنی عیبادەتە نەک شوێنی سیاسەت پێمان خۆشە ئەو مەلای بگەڕێتەوە سەر شوێنی خۆی تاماوەیەشی دیاری کرا و لەژێر چاودێری بی هەر کاتێک ئەوە لایەنی حیزبێکی پشتی هەوو لە لایەنی حیزبێک پشگیریان لێ کرد بە ئەو کاتە بیگواردنەوە بۆ شوێنیش تر بەس لەسەر وتارێکیان لەسەر وتارێکی کە پەیوەندی بە سیاست وە نەبی سیاست تداخلی زۆرمان پێ ناخۆشە پێمان خۆشە بگەڕێتەوە سەر شوێنی خۆ دەستخۆشی لێ یەکەم لەو مەلای پێمان خۆشە هەڵویستی خۆ هەر بەردەوام بێ بەڵێ هەرێم لە سەی سایقەوە لەگەڵمانەکای هەرێم ئەم کاتەوە باش کای کەرێمێکە جێلمە بەڵێ کاتە خۆبان هەموو کاتێکت فەرموو زۆر سپاس بەنزۆت تەوارەکەتان بەڕێمی بەڕاستی مامۆستایانی ئاینی حەقا ڕۆژانی جومعە وتارەکانم بە ئاراستەیەکی تردانە بە لەگە ڕێزمدا بەڕاستی کەم مامۆستا هەیە ینی بە پەنجەی دەستی ئەگەر بژمێرە ئەوانەی کە ئەمە کەنجکاوانە زۆر لەوە زیاترن کە خەڵکێک بتوانێت بە حەزی خۆیان قسەیان پێ بڵێت بەڕاستی ئەوە ساوەی کە زانیاریمان هەبێت لەسەر مامۆستان کە باز دەکەن ئەڵێن بڵێ هەر شوێنێک ئەو حیزبێک کە باڵە دەست وتاری هەینیان بۆ دادەنێ ئایا ئەگەر سەبوونم لە هەر جێگایەکە وتاری ئاینی بە هینەکان بێت بۆ نمونەگەر بەڕێی خۆی نەیدات ئایا هیچ لە کاتێکە کە مامۆستای هەینی خاوەن گەورەترین و پیرۆستترین منهەجە لە کوی زەویە ینی بۆ لایەنێکی سیاسی بوداینەوە کۆتواڵی بەتەشید وایە ئەمە جواب دەڵێن بەڵام گەلە بە هەمان کات ئێستا زۆربەی ماسینە نوێژ جومعە زۆربەی وتارەکانی ئەو ناوچەیە هەموو یەک وتارە بەڕاستی ینی کە وێ وتارە دیارە کەسێکەیە بتوانێت کە زۆر جاڵە ناتوانێمەوە بە ئارەزی خۆمان بەڕاستی لە مەلاوی گوێمان لێ بۆ تووتی من ناتوانم بە ئارەزی خۆم وتار بدەم یعنی گەر زۆر جارێ لە شوێنەکان بەڵێ کای کەرێم محەممەد لە دۆکت گەلمێ کاک محەممەد کاک محەممەد کەرم کە برا السلام عليكم عليكم السلام صبرت مامۆستا مەلا ڕەشید گواف نەخۆشیە تێداریدان چەند دانێش لایەت هەندێک خۆوە و ڕێکەتیا لەوانە ئەس کەسێکم کە مسافر چمەت مزگەفتەوەی ji bo بۆ خودەمە ئۆتۆرم وی نسبەت بێ چەند چێ بێتن گواف هەندێک کەسن حتی yani ku roja yani roja piştî xutbabî xutbaberên cihaz şumerê min nekezîtin wêrê her bisormana bû yani ku fala
فلات نوف مزقفت يعني شو فلات كم نوف مزقفت فلات نوف مزقفت شعر كذا كن يوز من يوصي نكشوا لكم من يوصي نكفر من يوصي أو كذا فلابو أي بخشة شو لا فلات شد ده مزقفت ويشكرك ويشكرك هذا مزقفت ونزل كنا ريج يعني جو أفكسن كناني خر الإنجليز بنا ورخرونا رخور قد يقضوا بيولو من كسن يوص من نوزنا أبونا اگر هندی دست خودران نخوشی چه بید نوز مزگفته دار بله ریبار هەڵبچە کاک ڕێبار ئەم کاتەوە باش کاتت باش گوڵی من بەڵێ کاک ڕێبار لە کاتێکە کە زەڵام پیاوانی ئاینی بەڕێز هەمویان خاوەنیەکی منهەج و یەکی دەستور و یەک کتابی پیرۆزن کە لەسەر ئەم کتابە دەبێت خەڵک تەوعیە بکەن ئەگەر لە نێوان ئەم مامۆستایانەش ناکۆکی دروست بێ ناکۆکی لەسەر کێوتارە خوێنێ کێوتار نەخوێنێ ئەم لاولا لە ناومزگەوتەکان شەڕ و فەرتەنە دروست بێ ئەی خەڵک چی بڵێ خەڵک چی بڵێ ئەی بیرکردنەوەی خەڵک لە بەرامبەریان چووە بێ چی نەبێ بەرای تۆمە چوونە بڵێ ئەوەی کە منی هاوڵاتی ئێڵم ئەوەیە کە بەداخەوە دیارە شتەکان بە ڕۆناشکرای هەنێک مامۆستای ئاینی دیارەکە دەستی لایەنێکی سیاسی ئیسلامی لە پشتیانەوەیە چونکە ئەمە وا ناڵین ئاینی ڕووداوەکان بە ئێمە ئەوە ئەڵێت وە بۆ نمونەتە سەرکە باشە مامۆستا نەجمەدین بێ هەر مامۆستایەکی تر بێ و تاخن بێت لەو مزگەوتە ئەمە زانەی ئاینی نییە ئایا بۆچی ئێمە بەڕاستی پێ دڵم ئاینی ڕووداوەکان نەبینین ئەنجا بەداخەوە هەمیشەش پەنجەی تۆمەت ڕاکێشە بە تایبەتی لەم بەردۆخانەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان من بە خوب لێرە یەک بۆچوونم هەیە وەکو بۆچوونی شخصی خۆم پێم وایە پارتی لە حیزبێک و لە وشەی حیزبێک گەورەترە پارتی نوێنەراتی گەلێگەکات پارتی بەشێکە لە جەستەی گەلی کورد و دڵنیاژمە قەت پارتی فیشەک بە تاریشەوە نانێ ئەزانێ پارتی چۆن هەنگاوانەوە پارتی پێم وا بێ هەر وشەی پارتی بوون بۆ خۆی مەدالیاکە بێ لە ملی هەموو کوردێکی نیشتیمانپەرۆر و دڵسۆزا بێت هەیسەم لە سێمێ لە دیگەلمەیە کاک هەیسەم دەم باش کەرەم کە کاک هەیسەم گەلێک سوپاس واشە کاکێکە بۆچی جامعە لە ڕێک ناز خود بخۆینەتەن هین لە دۆکە نەینزانم بۆچی ئێمانی نزانم وانێ نە مەسەلە بەسەکە بەر بەسە حەزباتی کریە ئەم بەسە ئاودێ کریە هانی تشتێکی غادرەیە دیت ناتە بوو چ نایەت والله نزانمە بەڵێ فەرهەنگ لە فرێشمە ئالۆ باشی بێتەوان کاک فەرهەنگ ئەو شوێنەی تۆ یەکەم جارە جێم لێ بێ لە کام شوێن قسایکە بۆی ئێمە شاش نەبیمە شوێنە باشی بە قوربان زۆر سپاس بەخوال زۆر سپاس فەرموو والله ئەوە پرزمە معاشی مختارەتێ ئەگەر دەنگی تێلەڤیزیۆنێکت کەسکە یاوسا بۆی باشتر قسە جێم لێ دەنگت بێ والله پرزمە معاشی مختارەتێ بە قوربان معاشی مختار بەێ ئاها ئەوم لە مالی خۆیان چاردە نەفەرین بەڵێ والله 39,000 مایە ئایا حکومەت 39,000یان بەشی چکە جەناب مختاری کاک فەرهەنگ ئەم کوڕی مختاریمە ئەها باوکت معاشی فەرمی هەیە لەلایەن حکوومەتەوە نا والله هیچی نیە بەس 39,000 چاردە نەپۆشن لە مالی خۆمان بەڵێ ئەوە 7 ساڵە نایە خۆم لە دایک کارەبانێچێ نام ناگەڵێتەوە بەڵێ کاک فەرهەنگ وەکو کوڕە مختارێکی واداری شوێنە پەیوەنددارەکان جێرەت و بێ کە بژێوی مختار چوونە من زیانیاریم لەسەرەوە نییە کەموچێ مختار چوونە بە تهدید علی لە سێمێلێ علی کاک علی کەرەمکە چاوانی باشی گەلێک سوپاس برادەم بۆ ئەبێژم بەڵێ کەرەمکە مەلا دەویایەت ئیسلاحی بن مەلا نایەت فەضنێ و هۆسی و بەربەری بن ئەم بەرە خۆنە تەلەڤیزیۆن ئاواز کاک علی ببۆرە مە ڕێزێتە بوزەڵامێت ئاینی بۆ هەموو تاکێکێ مە ڕەنگێکی گشتی بەحسی ڕوو لێ مەڵایە دەتەویە کردنا خەڵکی پێش دەبرنا خەڵکیدایە ئەم بتەحدی سەرچ مەڵا ناوی نەکرد توژێک لە سەر پرسێ باوی کەرم کە برامانە ئەمیز بینی تەلەڤیزیۆنە مەلا ڕێشی تۆ گوتا مەلا ڕێکانی ئەو گوتیا ئەمیش کێ باوەڕ بکەن ئێبدیت ناتە بۆ سایە بوو دوو مەڵانە خوددان منهەجەکەن خۆدان پەیامەکەن بوو ساهەیە بدیت ناتە بوو هەیە ما ڕاستی بێت بێ بەێ ما ڕاستی کیشکی ڕاستە مەلا ڕشت ڕاستە مەلا ڕێکانی ڕاست بێت هیویدارین پەیامەتە بۆن هەردووکە گەشت بەری اینجا سەر پارلەمانی ئەزم خاڵ بەربی ئەو تشتێ مەلا ڕەشید گاواجی گوتی هەمە ئەسڵەن وەسانینە مەلا ڕەشید تۆندی ئاڵێدا پارلەمانی
بەڵێ فازڵ لە شاری سلێمانیەوە ئێوارە باش باشتر کاک فازڵ سپاس بەڕێزیت بەڵام حەزەکەم لەوە دەست پێکەم بەڕاستی یعنی کۆمەڵی مەلامان هەیە بەڕاستی یعنی لەگەڵ ڕێز و حرمەتی زۆر زۆرم بۆ هەموو ئەو مەلایانی کە لە وەزارەتی ئەوقافان کۆمەڵی مەلامان هەیە ئەوەی باسی حەسەن البەنا و سیرجوخت بوو چێ و چێەکەن و بە پارەی دەوڵەتانی عەرەبی چیان سوور بووە وان کردووە یعنی اشتقاق دووستکە لەناو کۆمەڵی کوردەواریا یعنی لەگەڵ ڕێزمە مامۆستا لەسەرەتی ئەبێت خۆی خۆشەویستی و لێبوردەیی و یەکڕێزی ژیانی یەکڕێزی دروستکە لەناو شانی کوردەواریا لە کاتی وتارەکانیانە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە بەڕاستی زۆر بەداخەوە کە گەری کورد تا ئێستا نەیتوانی وەک پێویست سوود لە ئاینی ئیسلام ببینێ وەکو هەموو ئەو دەوڵەتانەی کە بە ناوی ئیسلامەوە دەوڵەتیان دروست کردووە لە بەرژەوەندی ئیسلامیان لە بەرژەوەندی خەڵک و خاکەکەی خۆیاندا بەکارهێناوە لە کاتێکدا کە هەر لەژێر ئەو پەردە ئیسلامەوە چەندین نەتەوەی وەکو کورد و وەکو ئەرمەن و زۆر لەو نەتەوانە ئەچەوسێنرێنەوە بەدەست هەمان ئەو دەوڵەتانەوە بەڵێ کاک فازڵ سوپاس پێ دەکەێت ئیسا لە بارزان دەگەلمەیە کاکی ئیسا دەم باش الو ئێوارە باش باشتر کاکی ئیسا کەرەم کە قوربان ڕاجە بوێ مشکلا کورد لەگەڵتە چێ بیلدەوە کێ بەڵێ من تازە گول برادرێکی بێ گوتی ڕۆژە جمعە کابراایکی فەلەل ناو مزگەوتێ بێ زۆر تعجبە کابراایکی مسلمان بێ مزگەوتە فەلەکی بینێت عجیبە نەگوێت تا تێرەچە ئەگەر کابراایکی فعلا مسلمانە دەبێ فەلەکی وا دەرەوە یەک دو پارتی زۆر مەلا ڕەشید گەورەترە کو مقابل دیگه مەلا ڕەشید بکات و ئەو خەڵکی کوچیتە مزگەوتش ئەگەر ئەو خەڵکە مسلمانە فعلا بۆ نوێژە بجماعت چیت هیچ مشکلەی نییە کی مەلا نوێژێت پێش نوێژیان کی مەلا نییە مەلا ڕەشید یا مەلا حەسەن تەفاوت نییە بۆ کابراایکی مسلمان ئەگەر دەستێک حزبەکە ئیسلامی لە پشت بۆ خەڵکەی نەبیت ئەو خەڵکە بوو چەندە تابعی مەلا ڕەشید یا مەلا ڕەشید چییە ئەو خەڵکێکی خەڵکی مزگەوتە و نوێژە هیچ فەرق نەکی ئەمەڵەوی بەس فعلا لەوانەیە دەستێک حزبەکە ئیسلامی بکەبی و مسوگەری بەدیناتە کاک ئیسا حزبەکە ئیسلامی بیت نەتەوەیی بیت ئەلمانی بیت هەر لایەنێک بیت هەر ڕێکخراوی بەدیناتە بوان هەیە تەداخلێت کاروبارێت ئۆلی مامۆستایان ئاینیدا بکەن ئان مامۆستای ئاینی ئەوێ پابەندی ئەوامر و ئاراستەکردن هەر لایەنێکی سیاسی بیت پەیامەتە چێ بووی گەلو والله پیامم نوی اگر ما مستفیدن پیام روز جمعه و قبل هاتی روز جمعه پیش نویجی به خلکه بکد دبی همه جا خلکه که ملایم بید خلکه ما مستحق بید که فعلا به خلکه طریقه که حق رابط نکو به خلکه توشی مشکلی که بکد و حل دیر کد و خلکه توشی مناقشه و چپل لیدان و فیتک لیدان نامزگوت کد لکی هر زمان بوا خلک نامزگوت چپل کتان و فیتک لیداد او قبل اگر مسلمانه اگر حزبك اسلامي اگر بو تشك بو مشكله نچاوري زور تعجب بشي فيت كانوا مزگاو ديدت اگر خلاتي كي شبيل كابلا چوني وجب كات اگر خلاتي كي شبيل ملاش بخوش نمين بس فيت كاليدان و چپل ليدان مزگاو تدا شو لا كابلا كي مسلمانيه اويت كو فيت كاو چپلاش ليداي لجوا كي جوتر نكو مسلمانه بالي كاكي سال بارزان سپاس پشتیوان لچمچماله ولا گلمانه الو کاکەکان کاتۆ باش هەموو کاتێکت کای پشتیوان دەستخۆشی بەنامەکەشی لێکم زۆر سپاس کەرم کە سەبارەت بە تەوەرەکەشت من بۆ قسەکردن لەسەر مامۆستا مەلا ڕەشید و وتارخانەی لەکە لە شار دووەکدا دەرکراوە من ڕەمێ تێوەڕانگی جیاوازترم لەو بەرازان کەوا پەیوەندیان پێوە کردی سەبارەت بە من پێم وایە مامۆستایان ئاینیش وەکو تاکیکرد لەم کۆمەڵگایە جاتر ئەوانش بە پرسیار ئەزان لەبارەبە هەر دۆخییان لەبارەبە هەر گەندەڵێک لە بەرامبەر هەر نەبوونی هەر خزمەتگوزارێک ئەوانش ڕاو سەرنجی خۆیان جاتر لە میبەرەکانەوە بە جاتر ناو خەڵکەوە بێ لە هەر شوێنەکە ڕاو سەرنجی خۆیان دەربڕن خۆ گرفتەکە لەوەدا نییە مامۆستایانی ئاینی ئێستا کران بە ئاماژ گرفتەکە لەوەدایە تۆ دەبینی ڕۆژ میرانە ڕۆژنامەنووسانە مامۆستایانی ئاینیە خوێندکارانی زانکۆیە هەموو ئەمانە بوونەتە جێگەی ترس بۆ بەرپرسان لە وڵاتە بەڕاستی من گرفتەکە لەوەدا بینم چکو مامۆستای ئاینیش وەک هەموو مامۆستا وەکو هەموو تاکێکی ئەم وڵاتە خۆی بە خەمخۆرە زانێ و حەق خۆشێتی قسە لەسەر هەر دۆخە بکاکە کە بوونی هەیە لە پرسانە بۆی من پێم وایە مامۆستایانی ئەوش وەک بەرپرسیاری خۆی ئەزانێت کە ئەم قسانەی خۆی لە باشترین شوێنش کە بتوانێت قسەی لەکە پەیوان میبەرەکانێکەوە بتوانێت ڕاو سەرنج و هەڵوێستی خۆی بۆ خەڵکی کوردستان و بۆ بەپرسان ڕابگەێنێ جا ئەدر لابەدەی مامۆستا مەلا ڕاشیدیش
بیربۆچێکی جیاوازی هەیە لەگەڵ لایەنەکەدا لەگەڵ بەرزستانی ئەمانەی ئەوە نییە کەەوە هەموو شتەکان وتکابرای کە ڕەسفر بکرێتەوە یان هۆکارێک بۆ لابردنی یان بڕینی نابڕینی لەو بژێکەوەی دەگرێت. بەڵێ سوپاس پێوەندەکەت سیروان لە باژارێ مووسڵە دیگەل کاک سیروان باش. ئەلو ئەو کاتە باش چۆنی باشی هەموو کاتێکت زۆر سپاس فەرموو. بەڕێزم کاکەوە لەسەر دایکی شەید نەشوان بوو وتی هەموو سەرکردەکانی پارتی یەکێتی بە قوربان مەلاکەرێکار بوون. دەو دایکی شەهید گەرمیان بوو بەڵێ شەهید گەرمیان خوا حەیزی دەبرێ سەرکردەی یەکێتی پارتی بە قوربانەوە بێ بازەویری خۆی مرتاحکە لەسەر مامۆستایەکانی کوردستانیش مامۆستاکان موچەخۆری کوردستانن وایە لە موچەخۆری کوردستانی ئەچین ئاژاوە شەنەنەوە وایە باشاروان دەقسەمانەوە کاکە مەمنون سوپاس پەیوەندەکەت دوایەم ناوبەرە لەسەر ئەمان پرس جاردنە بە هەڤڕاینە دەگەرمە بن. دووبارە سەڵاف تەماشەوانین گەلێکێژا ڕێبار کەرکووکیاڵێ بەڕای من پێویستە و تاربێژەکان بێلایانی و تاریخۆیان بڵێنەوە تا نەبنەهۆی گەرژی و ئاڵۆزی دروستکردن. هەیوەها نەورۆز ئیبراهیمی شەڵێ پێم باشە مامۆستایانی ئاینی لە پێناوخدا و پێغەمبەردا قسە بکەن بۆ خەڵک نەک لە بەرژەوەندی حزبەکاندا. عەدنان هاتەم هەرکی دەبێژە سڵافە سەدنان بڕاستی گوتاربێژێن ئۆلیەن کوردستانی ڕۆلێکی باش نبینن لەسەر ڕەوشە کوردستانی. کەریم دیگەلمەیە کاک کەریم دەم باش ئەس گەلێک باشم کەرەمکە کەریم لە دێرە لوکێ بله. Saborat sentiero malorasita i broje di gute au falak no jome dobi. Ece boja falak girdu ya on gamo porti bir çevre çünkü zoni çoya. Ben pezoni ne sarayn falak girdu bir çans onu pişi bir aydoğan şuni gudeçmada gudeçevaçe Golaşmava ayda gumotu girtunini bu somone guna ola salama gut aydoma içmava. Bale. Edo ka falay girtuyon. Ampor tacomava. Evet zanyare böyle cemi kabre telefon kiliyle doğu ki amjin zanin. Mamusta dirşat tilaranya legel mana. Okey baş. Hamu katekin mamusta. زۆر سپاس وڵای دوێنێ زۆر محاولم کرد بۆ منەگیرە بۆ منەگیرە لەسەر ئەو مۆزوعی بەس ئەمن دەتوانم لەسەر هەموو مۆزوعەکانی بادینان و مەسەلەی مزگەوت ئەوانە بەسێت شت بۆ تەڕۆکەمەوە بەڵای گەر بە کورتیش بە کورتی ئەگا سێشتە زۆر کاتی نەخوێنێ بەڵێ فەرموو بە کورتی طبعا ئەو شتانی کە لە دهۆکی ڕووی دە لە مۆتەقەی ئەوە مۆزوعش حیزبێکی سیاسی بوو هەموو ئامادەکەی خۆی پێکا بەڵێ ئامادەی خۆی پێکە ئەوە بکە بە هیچ شتێک معارەضە و ئۆپۆزیسیۆن بەردەر حکوومەتەکەی نەکەن ڕسواکردنی بڵێن ئۆپۆزیسیۆنێک و دوای ئەوەش ئەوەی بەڵام ئەوەی کە نیگەران بەلای بڵێن حزب ئەو دەستە ئەو حزبی لەوێ ئیهانەکردنی وەکو مەسیحەکان ئەوە لە تۆزەگرفت بوو کرای ئامان بەڵام بۆ مۆزوعی ئەو مەسەلەی نوێژەکەی دوێنێ ئەوها شتەکرا ئەمەش هەر دەسەڵاتە دەیوێ عەلاسا بڵێ شتێکی تر هەیە لەوێ یان مەلا یان ئەو شتانە ئەو کەسانی کە چوو بوون بۆ ناو مزگەوتێک بۆ نوێژ بە دڵنیای هیچ ئەوانە نوێژکار نەبوون زۆربەی لەلایەن ئاسایش و دەستگای پاراستنەوە چوو بوون لەوێ و بەدلی ئەوە هەبوو چونکە دەمەتخەران نیشتیوە هەیە زۆر بینیومە بەڵێ مزگەوتە بۆ کە چوونە و ڕێز بوون و حەلاسا پشێوی بەلاسوونی مەلاش بەڵام یەک داواکاریم لە دەسەڵاتی هەردوو زەرد و ساڵسەیە بەڕاستی دین ئەو شتەنی ئەوان بۆ شێ و قورسیان کرد و یعنی خەڵک کێشەیمە کێشەی بەڕاستی مزگەوت نییە بەڵێ مامۆستا دەرشاد کێشەی ئەو کێشەیەکی نەتەوایەتی ئێمە نابێ ئێمە مزگەوت بکەینە بەمین بە ئێنی خەڵک لە زیاتی شوێنە ڕۆشنبیرەکان و شتەکان خەڵک مستەقەت بێت و هەستی نەتەوایەتی و شتە نەتەوایەتیەکان بەس ئێمە دین هەموو شتەکانە خۆ دەکەین و ئایا نوێژێک دەکرێت یان مەلایەک دەیانە ئەو کەیشتەوە بەڵێ مامۆستا دەرشاد لە ڕانیەوە عالی لە شاری سلێمانی لەگەڵمانە کاکە لەم کاتەوە باش کاکەجان سلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام دەستخۆشیە بەرنامەتان لێگەم برا بەڕێز دەکەم گەلێک سوپاس برا بەڕێز دەکەم زۆر عیبە بۆ کەسانی کە باسی مامۆستاکە ئەمە مەسادینیان ناکەن ئەوە مەسادینیانە هەر لە زمانی بەحسەوانێ هەتا ئێستا ئەمە مەسا بەڕێزانە باسی چاکە و خراپەیان کردووە
وچەندین هەر مامۆسای بەڕێزمان هەیە لە زیندانەکانە حەبس کراوە لەسەر ئەوەی کە حەقی وتووە ئێجا ئێستا ئێمە لە کوردستانە ئێمە ڕاستیەکان مامۆسات فێری کردوین هەر مامۆسایە باسی ئەخلاق و ڕەوشتی جوانمان فێر دەکات هەر مامۆسایە ڕاستیەکان هەمشانەدا یاشە پارتی دیموکراتی کوردستان ئەو هەموو گەندەولی دزیەتی ئەو مامۆسا بەڕێزە کە باتی ئەگا ئەی نابێت لە کوردستانە مامۆسا ڕاستیەکان پیشانی خەڵک با پارتی ئەگەر ڕاست دەکات با چاکسازی بکە بابێ کە مامۆسا باسی خراپەی بەڵێ کاکەلی بەداخەوە دیارە پەیوەندی کاکەلی پچرا شڤان لە باژارە دووکێت گەلمە کاک شڤان دەم باش ئێوار باش دەمێتە باش سپاس کەرەمکە دوێت ئەس سەر بابەتێ مەڵە ڕەشیدی کورتی بێژم کەرەمکە ئەم سپاسیا ئەوقافە پارێزگا دووگت کەین سپاسیا جەنابێت مامۆستا مەڵە ڕەشید سگێری دکەین بخوازش هەر دڵات کەین وازع بێتە هێورکردن بلاخین جارەکادی الشارعانە چد تنێ مامۆستا مەڵە ڕەشید تنێ شت وێت چارەسەر کرد ئەف خۆ یعنی بێشتە خەلکی نەخوارێ و خەڵکی نەخوارێ و یا دوێم وێت بچێکێ سەر بابەتی پێشمەرگەی ڕاستی پێشمەرگێت بارەگا گەلک مەغدورم پێشمەرگۆتیە یاش لژنێت ناوچە و دەست بگیری و هەتا گەشتیە وێ مەرحەلێ وکو سەرێوانە و شەهیدت پەرەمان وێگاستکێت کوردستان پرسەرەکە ئازادە هیوی دارین بەرنامەیەکی خاص بڕۆژێت بێت داهەکەچنە بە سبای دڵ با سەر پێشمەرگەهی بتو تایبەت پاسەوانە باشە کاک شەوان ڕایەتە گەشت ئەگەر پێویست کرد سۆز بیت بۆ چوناتە جێبەجێ بکەین فوات لە زاخۆ دەگەلمەیە سەر چاوا کاک فوات کەرەمکە گەلێک سوپاس سەبارەت مەلا ڕەشیدی یعنی ئەو مەلای چت سەر منبەرا پێغەمبەری صلى الله عليه وسلم لازم ئەو ڕاست باخەوێتە ئەنی چه بەحسی حەزبان نەکرد ناچێبێت وزانيانا هذا مثلا منبرات غمري لازم ما بحثش حزبانه كذا جاء حكومة ما هي ملايت فصانه بين ليك بحثي وام كت ديفين بس اگر بحثي وانا اگر بحث ديانه دگر نويزن بله باوكي محمد الاشعري سليمانيوا مرحبا كاكا سرچاوم کاکە جار ئەو خوشکێک تۆزە لەمە پێش کوشکە لەمە پێش تۆزە باسی هینێ کرد ئەیوە مەلا یەکێتی و پارتی بە قوربانی مەلاکرێکار بن بەداخەوە ئەو خوشکە شەیدەکانی خەڵی حەمەی لەبیر چوەتەوانەیە هەرە مەلاکرێکار ئەگەر پیاوێکی باش وایە لە نەرویج دەست بەسەر نەبوو زۆر سپاس سپاس پەیوەندێکت باوکی بابێ جەریاس لە باژارە دووکە دیگەلمەیە السلام عليكم عليكم السلام سبارت اف ريدان بري 2 اسبوع ريداين بپرس حساب لقي وابد دي اف مشكله كراستوي اجرتوي دهر اجرتوي هيك دي برنامج همي بنينا إذن مثلا ملا رشيد شدت بيت اشتهامي دانينا اف ملا شني إنا داناوره وهذا حزب مثلا هر مسؤول اگه تشتاكي لاد دت اگريت انت جيوي باشا قد خطبه نخوينه باشا بونا با نادان جامعة قادي افاض همي تك دافه في حزبه في حكمته يعني سبب چي اود كنه بلا بين جارة قادي دان جامعوي وضع همي آرامه و عالم خود رينتاقواره تشتاكي خلط درباره چه تشتاده نگوده حزبه و اویدی نگوده یه وضع سر وضع امنایی تاخذ سر وضع روزانه یه خلکی یه دفر تاخذ چه تشتی خلط نگوده بله آزاد چم چمالا ولا گرمانه که آزاد السلام عليكم عليكم السلام كاكا جوابيسي أبوين خشيك دس خوشو مدحي ملاكريكاريك أو ملاكريكاريك أفغاني وعربي نابو وتيالا وبيا على الرولي كل دي لشعر زور أكشت
ئەوە دیفاعێک بوو لە قەومەی عەرەبی و لە جامعەی عەرەبی ئەی باسە ئێستا مەلای کورد مینبەری مزگەوتەکانیان کردووە بە مینبەرێکی سیاسی دژ بە پارتی وێکێتی ئەی باسی ئەو کارەساتە بۆ ناکەن 20 ڕۆژ بەر لە ئێستا پڕۆکەکانی سەربازەکانی حیزبی عەدالە و تەنمێی ئیسلامی 35 کوردی ڕەش و ڕووس و کاسبکاریان لەسەر سنوور کوشت ئەی لە میبەرەکانەوە باسی ئەو تاوانانە بۆ ناکەن مەلای کورد لە هەشتاکانە لە 180 ڕەفی حیزبی و نەسیر متەقەدیم بوو لە ڕیزی حیزبی باسی هەڵوەشاوە ئێستاش هەمان بیر و بۆ چوونە بەناو ئیسلامەوە بوون بەجاش و چڵکاوخۆر و خزمەتکاری جامیعەی ببۆرە کاک ئازاد ببۆرە کاک ئازاد ئێمە ڕێزمان بۆ هەموو کەسێک هیوادارین تەشیر بێن هیچ ناو هیچ کەسێک نەکرێت هەر کەسێکی شێبینە لە بەڕێزەکان هەر کەسێکی لە بەرنەمەیە تەلەفۆن بکە هەر قسێ بکە هەر سەرنجێکە بێ ئەو بەرپرسە لە سەرنجەکەی خۆی بێگومانیش ئەم بەرنامەی ئێوەیە ئێوەش ئازادن سەرنجەکانی خۆتان چۆن دەربرن بەڵام تکایە بۆی بەرنامەکە جانتر بێ بۆی جانتر سەرنجەکانتان بگاتە شوێنی خۆی با ڕەخنەکانێکەر هەبێ بە زمانی گوڵ بێ ڕەخنەکان تەشهیر و ناوزەڕاندن هیچ کەستیانە بێ مامۆستا ئەحمەد چوار قۆڕنا مامۆستام کاتەوە باش ئەم کاتە باشتر بۆ تۆ سوپاس بەڵێ فەرموو هیوادارم قسەکانمان هەموو لایەک کاردانەوە نەبێت سۆز و عاتیفە نەمانگرێت مامۆستایانی ئاینی بنەمای قسەکردنی خۆیان هەیە کە قورئان و سونەیە مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکان ناگوتەوە یەک گوت وای گوت کۆمەڵ گوت دەڵێ قال الله قال الرسول ئەمە یەک پاشانیش جێگەی سەرنجە کە خەڵکانێک ئەهلی مزگەوت نییە خەڵکانێک نوێژ ناکە خەڵکانێک بڕای بە مەلانیە قسە بە مەلا دەڵێ سوکاتی بە مەلا دەکا یعنی نابێم پێشەوای موسڵمانان بخرێتە دەنگدانەوە چونکە ئەوەی بڕای بە مەلانیە چاک بۆ مەلا ناڵێ هەر مەلایە ڕەوشتی ئەو گەلەی پاراست و هەر مەلایە بەڕاستی ئەی ئەو هەموو گەدە ئەو هەموو خیانەت و گەندەڵی و فایل وشتە هەیە کوا مەلای تێدایە بەڵێ مەلاش معسووم نییە بەڵام ئەگەر مەلا بێ مەلا ئاژاوەچی نییە مەلا خەڵکی تێک بەرنەداوە کارەکان بە سیاسی دەکرێت ئێمە با بەڕاستی شتەکان کاردانەوە نەبێ بەڵام ینی بەڕاستی بەداخەوە کە بۆ خەڵکانێک کە دەبینی خۆشیان بە مسلمان دەزانن ینی مەلا پێویستە واجبە لەسەری کە جمعە حەوت ڕۆژە دەبێت قەضایە ساعە لەو حەوت ڕۆژە چی هەبێ باسی بکە نەک حکایەت و بەڵێ مامۆستا ئەحمەد جەنابەتەکو یەکێک لە وتاربێژەکانی مزگەوتەکان پێت وایە پێویستەوە کۆتوەتی لەو حەو ڕۆژایە گرنگترین گۆڕانکاریەکان چیە لە ناو کۆمەلگا دەبێت مەڵا لەسەرەوە قسە بکە مامۆستای بەڕێزایانی پێت وایە لە کوردستانە وتاربێژەکانی ئاینی کەڕولێکی زۆر گرنگیان میزداقەتێکی زۆر بەقواتیان لە ناو کۆمەلگا هەیە لە ئاستی گەیاندنی پەیامی نەتەوەیی کوردایەتی بن کە بەتایبەت گەلی کورد لە هەر چای پارچەی کوردستان لە ئێستادا لە ژێر ڕەوشێکی زۆر نالەباردایە من پێم وایە مامۆستایان ئەگەر بوێرن کەم و کورتی هەیە لە وتارەکاندا بێگومان لەو ئاسەیدانین بەڵام ناوێرن چونکە ئەگەر حەق بڵێ ئەوە دەسەڵات و ڕەدەبێ ئەگەر حەق ناڵێ خوات و ڕەدەبێ دەبێت لەبەر ئەوە مامۆستایانی ئاینی ناچارن لەو بینی ئەو دوشتەدان بۆیە حەوت ڕۆژیش داناوە بۆ ئەوە لەو حەوت ڕۆژەیە قەضایە ساعە ئەو شتانە باس بکرێت بەڵێ وتارەکان هێندێکیان لە ئاسی پێویست دانین بەڵام مامۆستایەکەر بە کورتی پێویستە کەم لە خۆیان ڕازیکەن ئایا خوای گەورە لە خۆیان ڕازیکەن لایەنە سیاسیەکان لە خۆیان ڕازیکەن وەکوتووە دەبێت خوای گەورە لە خۆی ڕازیکەن مەلا بەرنامەی خۆی هەیە پێویست ناکەن خەڵکێکی نوێژ نەکەن ئامۆژگاری بکە ڕێگەی بۆ دانێ یا خەڵکێک بیر و باوەڕێژکە هەیە بێ مامۆستایانی ئاینی بەرنامەی خۆیان هەیە ڕێگەی خۆیان هەیە مامۆستایانی ئاینی لە وتارەکاندا لیان مەناکراوە خوای گەورە لێ مەناکردن تەشهیر و تەشخیص نابێ ناوی کەس بێنن نابێ ناوی شەخص بێنن بەڵام خەڵکێک دەیباتە سەرخۆی نا بەداخەوە کە تۆمەت بۆ مامۆستایان دروست دەکرێت بەداخەوە کە مامۆستایانی ئاینی بەئاژاوەچی لە قەڵەم دەدرێن ئەوانەی کە ڕوژ دەدەن لە دهۆک و لە بادینان ئەوە تۆمەتی سیاسی و بۆیان دروست دەکرێت سیناریۆ لە هەموو شوێنەکانی کەش بەڵێ سپاس شەهید لە باژارە دووکێت گەلمەیە کاک شەهید دەم باش بەڵێ بەڕای عەزیز کەرەمکە سەبارەت ڕیزانی دموکراتی و مزگەفت مەلا ڕەشیدی بەڵێ ئەم خاچی جارێک دی مەلا ڕەشیدی ما بزبرینە مزگەفتەوەی بە و ئەف ئەخستنێت دەرحەقەوەیدا بێژن مەلا ڕەشیدی بەڵێ کاک شەهید چ جیاوازی هەیە کاکی شەهید چ جیاوازی هەیە کرد مەلا ڕەشی بیتان مەلا ئەحسان ڕێکانی بی لەوێ مزگەفتێک گوتاران بێژیتە جیاوازی نەبەیڕەماچە دەمێکەدا هەردووک یەک پەیام هەیە جیاوازی نینە بەس لێرە دەبینی خەڵک پتر حاشیێکی چی دەبێت بێت مزگەفتی جارەکەی زۆردەوە خەڵکی مزگەفتێ ئەوێ چەند قەست جارەکەی مەلا ڕەشیدی بێت ئەوێ زۆردەوە ئەم دۆخوازێکی مامۆستای کە ئەوێ هاتەوێ نیژی
اوج براكي حسيت وضع خربت النهاية اوج ده خاص كده براجع كريم على رش بدأ كده خد كنت انا البيرة وتشي هنا بدأ رجع وتشد الحق بلا رش بيكون تهديد ولا كي عن سبب فضنا انا ما لا رش جبت صديره اما لا رش ما مسمى لا رش باش نياتين ما تقي خلق خط نيات ما مسمى لا رش ناس وصحبت الديره برا عزيز بله بكر هر لباجار دوكي كايك بكر رجال سواتين والملاطين والأرجاكين أفضل أرجال نكن ما قال زحمة طابري ما كردينيات كري ما بيشمرقات كري أفضل لقوي نقليات تان أرجيتان إفتشيناي كي ناشبت أفضلنا ولا شبت ما قال زحمة طابري ما قال تصل بالصابري بلا هناكنا أبى نخش شولة نوبينا ما شبت أفضل ما تتوصل أمام الله يميزان سوء جديد شنو ولكن ما كان مسؤولين بعد الكرنا حكمت وصلنا أمر كسيك بوفيا صباي بويكي ديا كنا بد لقوا ملاكي كي ملا رشيدي وعايزك بيجي تشوف جويري نقل كلام نخير أبتا خلاص شنو بد تعطيك شنو بد وقال سوبر سيوات كينو قال لك ممنوني شو سپاس کاک بکر لباجار دو که بسرنجیتا که بگمان بینر نجادای پیوندی بو بله سلیمان عبدالله علی دویت گوتار بیجن آینه هفته چهار سریا آریشان و خدمت گشتی بکن و بلایان بنجبر کو همو دمان دجمنت کردان بره که آینه پیروز اسلام شیان ملت ما بو برجمندین خواه بکار بینن بارزان جلال علی پیوسته هیچ ملاو بانک خوازه که رشنکت سر حزب لاین سیاسی کن و بلایان نو تار بده هروها آرام سليماني علي وسرنجي خوتك آرام پیمان علي سني علي لملاتا هیچ احترام نما و ملای عینی دستموی حزب کراون و کس وجودیان بو دانانه وکو خوی علي بله تماشاوان نجا به که جی کسان مداویا توار ایرو توار برنامه مایک خلق ام هیوی دارین وکو پیویسم کاربین خدمتاوی نجاب کین و دا خاصه لبورین لهمیوان برزاد کین کو پیوندی کین لپیوندی دان نها نور گرتن و گلک سپاج باوا کو هيا نها تماشاوان گلک هجان برنامه خوبن هيا صبي افکار مشوان عادل د توار کینو د خدمتاو بگید ریز و حرمت من بو تفالیه که ولات مجی هر آوا بیت